ئەگەر داینەسۆرە پەلاماری ماڵێکی باە ئەگەر ماڵەکە دوو کەلانەی باە ئێتە داینەسۆرەکە وازی لێ هێنا چکە زۆر حەزیان لە کەلانە بوو. دۆیەکم بەرێ عەزیز دەبێت چی بەرێ؟ دۆ والله ئێمە دۆمانەیە بەزگەرن. خوا شیم جۆڵام من ورچە نەزەرێکم هەیە لەسەر ئەو قسەی ئەو. جارە ورچە نەزەر نییە وچە نەزەرە. یەنە ئەم شوێنە مادەی کوحولات کەمکەنەوە. باپیرانێ یا باوکی باپیری ڕۆژێک گاوانێکی گرت بێ. وابزانم وەزیری سیر و دی. ئەو دارە کامەیە چۆلەکەی بەسەر و دانیشێت. نازانم شوێ کێ انتو قاعد على شرباية وانا احبكم وافرح بكم يا ناس والله